یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی تیمێکی بەهێزەوە بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار دوای چەندین ساڵ حکومڕانی زمانی داتا و ئاماری هێنایە نێو حکومەتەوە. ئێمە بەشداری سەرەکی و دەست پێشخەر بووین لە هەوڵی دەرباز بوون لە قەیرانی سەختی دارایی، هۆکار بووین بۆ گرتنەڕێی چاکسازی. ئێمە زمانی داتامان هێنایە ناو کارنامەی حکوومەت. پێشووتر لە هەرێمی کوردستان هیچ داتایەکی فەرمی و دروست نەبوو لەسەر ژمارەی فعلی فەرمانبەرانی حکوومەت، بەڵام جێگری سەرۆکی حکوومەت و تیمەکەی سیستەمی بایۆمەتریان جێبەجێ کردو بەهۆیەوە ژمارەی فعلی فەرمانبەران ئاشکرا بوو. هەروەک بەهۆیەوە نزیکەی 55,000 فەرمانبەری بندیوار و وەهمی ئاشکرا بوون کە مانگانە نزیکەی 27 ملیار دینار بۆ خەزانەی حکوومەت دەگەڕێتەوە. لە بایۆمەتری نەهێشتنی دوو موچە ئێمە چەندین ساڵە پێوە دەناڵێنین بەو کێشەیە نەمان دەتوانین چۆن چارەسەری بکەن. بەڕاستی گرفت بوو بۆ حکوومەت و بۆ هاوڵاتیانیش ئیتر بووە کێشێکی گەورە، بەڵام خۆشبەختانە بە هیمەتی کاقوبات و داهێنانی بایۆمەتری کێشەی دووموچەیی و کێشەی زیاتر لە دووموچە و بندیوار ئەمە چارەسەر کرا. هەر لەو چوارچێوەیەدا جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم و تیمەکەی کە ئێستا سەرۆکایەتی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات بۆ هەڵبژاردننی 30 ئەیلولی پەرلەمانی کوردستان، بە هەمان شێوە لە نێو حکوومەتدا پۆرتاڵی خزمەتیان داهێنا بە ئامانجی زیاتر خزمەتکردن بە هاوڵاتیان و کەمکردنەوەی ڕۆتین لە دەستگا و دامەزراوەکانی حکوومەتی هەرێم و نزیکردنەوەی هاوڵاتیان لە حکوومەت و ئاشناکردنیان بەو خزمەتانەی کە پێشکەشیان دەکات. مەسلەی داتا مەسلەیەکی زۆر چاکە. تۆ بە پێی داتا زانستیانە دەتوانین چۆن ئیش دەکەی پلاندا ڕێژی. ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە بیدایەتەوە مەسلەی داتا و مەسلەی پێشبینیکردن هەر لە مامزەلالەوە بۆ ماماوەتەوە. مامزەلا پێشبینی دەکرد دێزانی ساڵێش دەبێت. تۆ ئەگە پلانی 5 ساڵدانە 4 ساڵدانە ئەزانی پاشتا سایتە چی دەکەی. ئێمە مەسەلەن باشترین ئەوانەی بە سیستەمکردنی مەسەلەن زۆربەی دام و دەستگا تەندروستیەکان بەڕێگەی وەزارەتی سەحا یان مەسلەی بایۆمەتری ئەوانەی کە دوو موچە و سێ موچەیان هەبووە. جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کە هاوکات سەرۆکی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستانە، جگە لەو پرۆژانە لە ماوەی 4 ساڵی حکومڕانیدا چەندین پرۆژەی دیکەی بۆ خزمەتکردنی زیاتر بە هاوڵاتیان ڕاگەیاندووە. لە ئێستاشدا کە سەرۆکایەتی لیستەکەی یەکێتی دەکات بەڵێن دەدات دوای وەرگرتنی متمانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئارامی و هەلی کار و خزمەت بۆ هاوڵاتیان دابین بکات. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر. شاری دێرین و ڕەسەنی کوردستان.